كان بسيار يعني أمنستي وهم رايد ووتشو كونغرسي أمريكي ورابورت يشتي أوروبا هم أنا درويدا كان لسر بارتي كأو هم إرهاب وبيشل كاري ما في مروف دكا أنقول راس دكان بري من راس دكان راسي كان قصة فين مناقشة فين يعني منظمة أمنستيش غدر لنقو دكا ونيا راسي كزناكم أمن دزانم راس أمن راس دكين أمن راس دكين كم بهر حال باكات نقرم نبرة دزان ما تبريار بارتي بهمونو كم دقي بهمونو دفاع دكي بخود قلتي لا كم رجو غلط تاني حتى استاكا ونيا أمن منتهين بس أمن هذا وندت في دلهم تيجي استكدا تسقطا أمن نم قلت يا ليكم رجوا غلط مانية است دريم جد من بزواني دريم لشازدي أبي 1946 تا ئەو ڕقم قسە دەکەین چاردەی ئەیلولی 2020 74 ساڵ و چەند ڕۆژێکە ئێمە ئەو مێژووی خۆمان شانازی بە هەمووی دەکەین نارێم غەڵەتمان نەکردیە غەڵەتمان کردیە باشمان کردیە خراپمان کردیە بەس خۆمان لە غەڵەتێکی مەسعود بارزانی دەتوانی یەک غەڵەتی مەسعود بارزانی پێ بڵێ ئەگەر کۆیلێنی بنمونەوەکو پرسیار وانە وای غەڵەت یەک غەڵەت یعنی ئینسانە غەڵەتە چی نەکردیە ئەمەیان ئەتوو کۆیلەی ئەمن کۆیلە نیمە ئەمن مەبدەم دیارە باوەڕم پرسیارەکە پرسیار بەس پێم برێ ئەتوو کۆیلەی چ مەبدەئەک و چ ڕێبازەک و چ تەریقەتەک و چ دەروێشەک و چ مریدەک و پربە بە کۆیلە ئەتووی باش ئەم کۆیلەم کێشە نییە بەس ئەم یەک پرسیار لێکەم سەرۆکی حیزبەکەت لە هەموو ژیانی هیچ غەڵەتی نەبووە هەندە زانی هەندێک کەس دەبی پیا و پرسیار یعنی ئەتوین پرسیار لێکەم پرسیارەکە زۆر نۆرماڵە هیچ غەڵەتی نەبووە تەنها مەلایکەت هیچ غەڵەتێک ناکەم و ئینسانە